ئەگەر بینە سەر کوردستان، منداڵانی کوردستان ئێستا لە چی دۆخێکدان؟ هەڵبەتە کوردستانیش بێبەش نییە، لەو مناڵانی کوردستانیش بێبەش نین لەو مەحرومیەت و لەو بارە ناهەمواری کە بەسەر هەموو جیهانایە و بۆ بارە ناهەموارەی بە تایبەتی کە بەسەر کوردستانەوەی بەهۆی ئەو نەهامەتی و بەهۆی ئەو بێموچەی و بەهۆی ئەو ناموچەیە کە نادرێ بە دایک و باوکان و ئەو وەزعە ناهەمواری کە بەسەر کوردستانەوەیە مناڵان دایک و باوکان لە ژێر فشارێکی اقتصادیان مناڵەکانیان ناچار بەواکەن بێخەنە بازاڕی کارەوە کار بکەن کە بەهۆی بژێوی بۆ خێزانەکان و بۆ خۆیان دابین بکەن. بە سەدەها مناڵە بینی لەو سەرجادانە لەو ترافیکانە کاری پێکرێ، بە سەدەها مناڵە بینی لە مەعامیلەکانە. ئەمە بێ لەوەی کە سوکایەتیان پێکرێ، ئەمە بێ لەوەی کە تەحەڕوشیان پێکرێ، ئەمە بێ لەوەی کە سوکایەتی بە ئینسانی بوونیانەوە کرێ وەک ئینسانێکی بچکۆلە کە ڕێز لە هیچ مافێکیان ناگیرێ. کوردستانیش بەهۆی ئەو بارە ناهەموارەوە کە بەسەر دایک و باوکانەوە بەسەر عامی خەڵکەوەیە زۆر بارین مناڵان ناهەموارە و زۆر مناڵان زۆر لە ژێرباری قورسی ئیشی تاقەت فڕۆکێنە مناڵان ئێسک و پرووسکە ناسکەکانیان خەریکە بەداخەوە، خەریکە هەمویان چن و جیانی مناڵی خۆیان لە دەستەیە.